من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز لە هەرکوێک هەن. هاتووین پێتان بڵێین خەرمانی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوە ئەم جارە لە شاری پێنجوێنەوە پێتان ئاشنا ئەکەینەوە کە هاوکاری و کۆمەچەکانتان بووە خەرمانی ئەم هەیکەلە بە تەواوی دروست کرا و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ. تەنها لە ماوەی مانگێکونی و ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان بەدەم بانگەوازەکەی بەخشینەوە هاتن کە توانیتان ئەو هەیکەلێکەوە چەند مانگێک بوو 3 منداڵی چاوگەشی بێناس چاوەڕێیان ئەکرد بۆیان تەواو ناکرا، بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بۆ دەستگای بەخشین ئەم خەرمانەی لێکەوتەوە و ئەمانەوێت پێتان بڵێن کاتێک ئەبەخشن چۆن لە ماوەیەکی کورتدا بەخشینەکانی ئێوە ئەبێتە فریادەسی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان. لەگەڵمان نابن بۆ ئەوەی پێتان بڵێن لە ماوەی مانگێکونی و ئێوە توانیتان ئەم خانەوادە هەژار و بێ باوکە بێ خانەولانەیە دڵخۆش بکەن. چەند ساتێک کاتی خۆتان ببەخشن بۆ ئەوی بزانن بەخشینەکانی ئێوە لە ڕێگای بەخشینەوە چۆن سوود بە هەژاران و منداڵانی بێ باوک دەگەێنێت. خاوەنی ئەو 3 مناڵاتی وەم کە لە پێنجێن دانیشین 3 مناڵم هەیە، کەس نییە، کەس و کارم هەمووی ئەم قەیرانە هەمومانی دواقستووە لە ژیان بەڕاستی هەموویان زۆر ڕەنجیان لەگەڵامانە خانۆکەیان بۆ کردین سەقفیان کرد و هیسا ئەوەی ماوە ئیتر پێداویستی ناوماڵە هەر شتێ ئەبێ بۆمان تەواوکەن. هیچمان نییە، هیچ یعنی ئەم 3 مناڵە هەرسێکی تەلەبەن پێداویستیان ئەبێت خۆم قەینا بەس ئەمان زیاتر بەڕاستی پێویستمان بە یارمەتی خێرخوازانێ بەڕاستی زۆر یارمەتیمان بن، زۆر داوای یارمەتیتان لێەکەین. خوای گەورە هەزارەها ئەو نەپەداشتان باتەوە. سەرەتا بە خێراتنتانەکەم، دەستخۆشیتان لێ یەکەم. خوای گەورە ئەو متمانەی پێی بەخشیون زیاتر بەرقەرار و زیاتر بەرەی پێبیا بۆتان و کە دەستگیرەی هەژار و فەقیرەکەن و کەمەندام و فەقیر و هەتی و هەر کەس پێویستی پێبێ ئاگامان لە بەرنامەکە هەیە هەر چۆن بێ ئەوەتەن بەدەمیانەوە بە پاکی، یعنی بەڕاستی وەکو ئەوەی میراتگیری پێغەمبەران بن ئاوا بە دڵسۆزانە ئیشتان کردووە. دەستخۆشیتان لێ یەکەین، زۆر بەخێر بێن. ئەکرێ بۆمان باس بکەی سەرەتای هاتنی بەخشین و ئێستا ژیانتان چۆنە؟ بەڵێ سەرەتا لە خانوویە کابووین گڵ بوو، دار بوو، ناخۆش بوو، حەشەرەی تیا بوو، ڕێزم هەیە بۆ خاوەنەکەی کە هەروە پێی یابووین کە 2-3 مانگ تایە بووین ماڵیان ئاوا بێ، بەڵام ئیتر بەخوا هیچ ژیانێکی تیانە بوو بڵێ ئەوە بۆ مناڵەکانم بۆ خۆم کەلوپەلی وا نەبوو، هیچ نەبوو. دەستخۆشیتان لێ یەکەین کە ئێستا هەموو شتێک وەک ماڵێکی با بڵێن دەوڵەمەند، وەک ماڵێکی بێپێداویست، هیچ شتێک نییە بڵێ ئەمە دەستی بۆ بەری بڵێ نییە. ئیتر ئەوەش مناڵەکانمە بەخوا بەزیاو بێ، لە دەستی مسلمانان بەزیاو بێ، ئەو کەسەی هاوکاری کردوین خوای گەورە بە هەزارە ئەوە پاداشتی باتەوە. دەستخۆشی لێ یەکەین، نمونەی زۆر بێ، خوا بەرقەراری کە، خوای گەورە سەخاواتی کا بۆ دەستگرۆیی هەتی و هەژار و ئەو کەسانەی کە پێویستیان پێێتی نمونەیان زۆر بێت، نمونەیان زۆر بێت کە ئیتر هەژار ئیشەڵڵا نەمێنێت. یەخوا خوای گەورە بە هەزارە حەقات بۆیان بنووسێت.
ئێستا لە هیچ شتێکمان کەم نییە دەستخۆشیان لێەکەین زۆر زۆر دەستخۆشیان لێەکەین. پێداویستی ناوماڵ بینایەک بوو بۆمان تەواو نەبوو مناڵەکانم خۆ ئیتر سێ کچن کچ خۆتەزانی هیچ دەسەڵاتی هیچمان نیە ئێمە چوار زەعیفین لەم ماڵەیە ئیتر دەستیان پێکرد بۆمان بەرنامەی بەخشین خوای گەورە پێیان ببەخشێ لەم دنیاش و لەو دنیاش بە دڵی خۆیان چۆن دڵی ئێمەیان خۆش کرد خوای گەورە وا دڵیان خۆش کرد. ئێستا دەست بین بۆ هەر شتێ هەیە سیرەکەی ئاسوودە لە ماڵە گەرم یعنی هەموو پێداویستیەک یعنی شتێک نییە بڵین ئەمە ئەم شتەمان یان کۆنا یان بە کەڵک نایە یان ماڵەکەمان جێ ژیان نییە زۆر زۆر ئاسوودەین زۆر زۆر دەستیان خۆش بێت. تا چەند گۆڕانکاری لە ژیانتان کراوە تا چەند مناڵەکان دڵیان خۆش بووە؟ زۆریش مناڵەکان یعنی زۆر زۆر دڵیان خۆش بووە زۆر 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 ئاسوودەن هەموو شتێکمان ڕێکە وەکو خەڵک ژووری نووسنە مەدبەخی جوانە ئەم هۆڵە گەورەیە خوانەی بڕێ خوا لە دەستی موسڵمانان بەزیاکەوە ئێوەش بەرقەرارکا بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی هەرکەس دەستی لەو یارمەتی ئێمەیە هەبووە خۆی گەورە هەزارە حەقات بۆی زیاو کات. تا بڵێن خۆمان سەلاجێکمان هەبوو ئەم سەلاجە قاوەیەیان بۆ هێناین هیچ نەبوو خواردنەکانی تێکن ئەم خانووە خۆتەزانی دارە دەمێکەشە چۆڵ بووە ئیتر ئەو مشکو ئەو شتانەی هەیە شتەکان هەمووی خراپە بوون ئەو ماڵی دراو سێمانەت وتیان وەرنەمە خۆی ژ ناکا لە بری دۆڵاب بێن بەکاری بێنن ئەو دوو سیستەمامانەیە و سێ سیستەمیم سێ مناڵە ماڵێک لە پێنجوێن تیان ئێمە گۆڕیومانە ئەوە بەرن بۆ مناڵەکانی خۆت ئیتر بەخوا یعنی شتێکی وا شگنامە مناڵەکان مەمە لە مەکتەبن و زۆر ئاسوودەن بەڕاستی ئەنجاشتی پێداویستی ماڵ هەموو شتێکیان بۆ کردوین هەموو شتێک هەچی پێداویستی بێ یعنی سەیرەکەی زۆر دڵسۆزانە کردویانە یعنی دڵسۆزی چۆن یعنی شتێک بۆ ماڵی خۆتی یەکەی چۆن دڵسۆزی فەرشیان بۆی ناین تەنانەت ئۆڤەری دەورەکانیشیان کردووە بە فومەوە هێناویانە زۆر یعنی خۆتی بۆ بازار ئاوا نایکەی ئاوا بە دڵسۆزی نایهێنیتەوە ئەنجا سەیری بیناکەی کە ئەمە دەرگا و پەنجەرە ئەمە پلاستیک ئەمە کارەبای جوان گڵۆب هەموو شتێک ئەنجا مەعرەزی نوێنیان بۆ کردوین ئەنجارە کەوانتەر و سنگ و هەموو شتێکی جوان هەمووی بە جوانی و زۆر بە تەرتیب کراوە دەستیان خۆش بێ ئەمانیش کە بەڕێیانە بردووە بەرنامەکە و کە هەر کەسێ ئەوەی کە زۆر یارمەتی یاوین خوای گەورە یارمەتی با لە کەم هەتا زۆر ئیتر سەیری کە بیناکە زۆر جوانە زۆر زۆر لە دەرەوە لە ژوورەوە یعنی بێ عەیبە یعنی ژیانمان زۆر مسوەگەرە لێرەیە و زۆر ئاسوودەین پێی زۆر زۆر پێمان خۆشە و دەستخۆشیتان لێەکەین. ئەوەی بۆتان کراوە لە ڕێگای خێرخوازانەوە لە بەرنامەی بەخشینەوە تا چەند لە خەیاڵی ئێوەیە هەبوو ڕۆژگاری بێ ببنە خاوەن ئەم خانوو ئەو ناو سەد جار وتومە لەبەر خۆشمەوە لە ناو مناڵی شاو میوانیشم هەبووە وتومە مەگەر بخەوتمایە یعنی شتێکی ئاوام ببینایە قەت بە ژیانم نەمبینیوە بە ژیانم یعنی چوونەتە ماڵی کەس و کار وشت بینیومە بەڵامی تر خۆم نەبوو بڵین شتەکەی خۆ بێ جیایە لەگەڵ ئەوەیە کە تۆچی سەردانی ماڵەکەی دوو شەو یان شەو یان سەعاتێ لەوێ بیت وەکو ئەوەی نییە کە شتەکە هی خۆت بێت قەت ئەوم نەبینیوە یعنی بە خەیاڵمان نەهاتووە یعنی کاتی واوە ویشم بە خەیاڵی وا بکەم وتومە ئەوە بۆ من قەت دەسەبەر نابێت ئێستا لە خوای گەورە بەزیابێ ڕەحمی خوای گەورەیە
کە دەوڵەمەندانی سەخاوت کردووە و بیری فەقیر و هەژارەکەنەوە، بیری هەتیوەکانەکەنەوە، بیری ئەوەکەنەوە کە خەڵکێک هەیە پێویستیان بە ژیانە بەڕاستی لە خوار ئێمەشەوە هەیە، هەر ئێستا بەمەست تەواو نابێت، هەر ئیشەڵا خوا بەرقەراریان کە بۆ خەڵکی تریش ئەوە ئێمەت بە تەواوەتی خوای گەورە هەموو شتێکی بۆ نردوین لە دەستی ئەمانیش بەزیاو بێ. ئێمە ئیتر پێویستمان بە هیچ نەماوە، ئیشەڵا نەڵێن خانوێ تاوا بوو، دوان تاوا بوو، هەرچی یەتە دەستیان هەچی دێتە دەستیان بیبەخشن، ئیشەڵا خوای گەورە لەو دنیاش و لەم دنیاش هەموو ئاسوودەییەکیان پێ ئەبەخشێت و هەموو بەڵاو ناخۆشیێک لەسەریان لابات، هەموو شتێکی خۆش ئەکا بە نسیبیان مناڵیان بۆ ساڵحەکە بە ئیزنی خۆی و ئیشەڵا هەموو شتێکە ڕژێ بە سەریانە، هەموو شتێکی باش دەرد و بەڵایان لێ دوورکەوێ بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی. یەکەم شەو کە هاتی نێرە تا 1:12 و 2 ئەوانە نەخەوتین، هەر زۆرمان پێخۆش بوو، هەر ئەم ژوور و ئەو ژوورمانەکە بناڵ زۆر پێکەنین، زۆریان پێخۆش و دایە ماڵی ئێمەیە، ئەمەی تر تەواوە هیچمان پێویست نییە، ڕەحمی خوانە بێ، زۆرمان پێخۆش بوو، زۆر ئاسوودە بووین، بەڕاستی ئاسوودە بووین، هەر دوعای خێریان بۆکەین، هەر شەوانە هەستام ڕۆژانە لەسەر نوێژەکەم وەعدیانەیەمێ هەتاکو ڕۆژەکەی مردن من دوعای خێریان بۆ بکەم، ئاسوودە بن لەم دنیاش و لەو دنیاش، ماتڵ دڵی ئێمەتان خۆش کرد. لە هەر شوێنێکی کە بوو بێتین ئەم زۆری زیادە هەیە لەوان، لەبەرەوەی لە شوێنە بوو بێتین یەک ژووری نووسن بۆ ئێستا 2 ژووری نووسنمان هەیە، لەخوای گەورە بەزیاوێ، ئێستا مەتبەخی جوانمان هەیە، یعنی کەمی نییە لە مەتبەخەکانی کە ئێستا ئەم ژوورەمان هەیە، ئەمە حەمام و هیچ جوان و هەمووی جوانە، حەوسە و دەروبانی جوان و سەیرەکەی بەر و بەر دەرگا ئەنجا بێ ئاوی ئەو ماڵە هەموو جارێ سێ چوار تەلەفۆن مەکرد شیلان خان ئابیرەکەم بۆ کەرەوە ئاوەگرم، ئیتر 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێ تەلەفۆنم بۆ کرد تا ئاو مەگرت تەنکی و دەبە و چی پڕکە و یعنی زۆر خەریکە بووین و بەدەست جلمەشۆری و ناڕەحەت بوو، باوەڕەکەی تا ئێستا یەکەم جا چووینە ئەو ماڵەوە هەر لە حەوشە سەری ئەمە مەسۆری شت نەبوو، نازانم ژیانمان نەبوو، بەڕاستی ژیانمان نەبوو، ئیستا هەموو شتێ بیریان بۆڵکەندوین، یەخوا دەستیان خۆش بێ بەشیان نەبڕێ ئاوێکی زۆر، یعنی ئیستا ژیان بەڕاستی بەرقەرارە لە ماڵی ئێمەیان، بەڕاستی وەکو هەموو ماڵێکی ئەوەی کە سەرپەرشتیارێکی باشی هەبێ و کاسبێکی باشی بۆکە ئێمە ئاواژیان بەرقەرارە، خوای گەورە ژیانیان لەم دنیاش و لەو دنیاش بەرقەرارکە لەگەڵ ئێوەیە. ئەکرێ بڵێن ناخۆشیەکان کۆتایی پێ هاتوو، زۆریش فرمێسکەکان مەڵاوایان کرد و زەردەخەنەکان خوای گەورە بەزیاو بێ زۆر کۆتایی پێ هاتووە، ناخۆشیەکان نەهامەتەکانمان ڕێیەوە لە دەستی لە ژێر سایی خوای گەورە و دەستی ئەو دەوڵەمەندانەی ئەو کەسانەی کە پەیوەندیان پێوە کردوون و یارمەتیان ناوین و ئێوەش بە تایبەتی کە بەرنامەکەتان بەدەست بووە دەستخۆشیتان لێ یەکەین، زۆر مەمنونتان. ئێمە کە
کە کاتێ لە ڕێی ئەم بەرنامەوە دەستخۆشییان لێکەین نمونەیان زۆر بێ کە هاتن ئەم بینایە ئێمە بەس بلۆکەکانمان سەر کرد بوو سەقفی کرا بوو ئیتر هیچمان بۆ نەئەکرا ئیتر کە دامان بە بەرنامەی بەخشین زۆر جوان بەڕاستی بەبێ ئەوەی بڵێ ئەمە یان خوا نەخواز حیزبایەتی یان شتێ بێتە گۆڕێ ئەوان بەرنامەیان کرۆ بۆ مناڵی هەتی و فەقیر و هەژار و ئەوانە کە کردویانەکە هەرچی چۆن بێ یارمەتیان بن لە ماوەی مانگونیەکە ماشەڵڵا دەستیان خۆش بێ بەزیاد بێ لێیان هەموو شتێکیان بۆ کرد بۆ خانۆکەمان ینی ڕەنگی جوان و بیر و پێداویستی ناوما بە هەموو شتێکەوە ئیتر ژیانمان گۆڕیاوە ئێستا و وەکو جاران نەماوە و ئێستا زۆر پێخۆشحاڵین و ئاسوودەین و ئاسوودە بن ئەوانش سەردان بەخێراتنی بەرنامەکەتان لێکم بەڕاستی ژیانمان زۆر گۆڕاوە لەو خانەی تر کە هاتوونە تێرە بەڕاستی زۆر ژیانمان گۆڕاوە چی زۆر گۆڕاوە زیاتر لەبارەی جلبەرگ و شوێنی نیشتە جێبوونمانە شتی ناوماڵەوە لە بچووکترینەوە گەورەترین دەستان خۆش بێت چی ماوە بۆتان نەکرابێت لە ڕێگەی خێرخوازانەوە لە بەخشینەوە هیچ وەڵا هیچ نەماوە ڕاستی دەستان خۆش بێت هەموو شتەکانمان مەزبووتە ئێستا زۆر ئاسودەین پێشتر لەو خانوو بین بەڕاستی ترسی هەموو شتێکمان هەبوو ترسی باران دڵۆپە هەموو شتێک بەڵام ئێستا لێرەین هیچ ترسێکمان نەماوە دەستان خۆش بێت ئەم خانە بەڕاستی زۆر خۆشە دەستان خۆش بێ هەموو پێداسەکانی تایە هیچمان نییە کەم بێت بەڕاستی دەستان خۆش بێ وەک فەرش و مارەزی نوێن و سنگ و کانتر و هەموو شتەکان گسکە کارەبای و زۆپا و هەموو شتەکانمان هەیە دەستان خۆش بێت پێشتر کۆنە بوویان نەمان بوو دەستخۆشیان لەکەین زۆر سپاسیان دەکەین بۆ ئەمە بەڕاستی ژیانمان گۆڕاوە لەو کاتەوە بەڕاستی پێشتر ژیانمان وان نەبوو ئێستا زۆر دڵخۆشین جاران خەڵک 5,000 10,000 20,000 25,000 تا فەردەیە برنجی 10 کیلۆیی زیاتر کەمتر لەوانە کەسێک نەبێ با ئەو هین نەکەم چونکی ئەو زۆر یارمەتیین خێری بنووسێت ئیتر نەوەڵا ئەوانی کە هەمووی بۆنەی ئەم بەرنامەوە نەبێ کەسێکی وانە بوو یعنی ژیانمان دەسە بەرکات و بڵێن ئاسوودە بینیان مەسرفمان تەواوکە کە ئەم بەرنامەیە نەهات بوو کە ئەم بەرنامەیە هاو ئیسا خەڵکەمان ناسێ بەڕاستیە چمە بازاڕیش سەیرەکەم هەوڵدارم زانتێنەوە ئێستێرمەکەن کە چوومە بازار شتم بۆ ئەمەم کڕێ قەرتاسێم بۆ کڕیبایی نەزانم چەندێ بوو بۆم کڕی ئیتر پیاوە هاو یەکسەرەتیەوە تۆ پارەکە ویراوە یعنی چوون گۆشتم کڕیوە پیاوێکی کە تۆ تێتیەوە تۆ پارەی گۆشتەکە دیراوە ئیتر دەستیان خۆش بێ دەستخۆشی لە ئێوە کەم خوای گەورە بەشی ئێوە بات ئێستا بە کەس ناڵێم بڵێم فلانەشتمانە بچن بۆمان بێنن هیچ زۆر زۆر ئاسوودەین دەستیان خۆش بێ بەشیان نەبڕێ ئیشەڵڵا هەروە بەردەوام بن هەر زۆر زۆر دەستی فەقیریان گرتووە سەیری بەرنامەکەکەین لە کوێوە لە کەلارەوە لە پێنجوێنەوە لە شارە زوورەوە لە هەر شوێنێکۆ بێ یعنی دەستی باڵای گەشتۆتە هەموو کوردستانەوە دەستیان خۆش بێ یاخوا دەستخۆشیتان لێ ئەەکەین بەشتان نەبڕێ بەشی ئەو خێرەومەندانە نەبڕێ یەخوا کە دەسەوگیری هەر فەقیر و هەر هەژار و هەر هەتیویەکەکەن دەستخۆشییان لێکەین پێیان نەڵێن ئاسوودە بن ئیشەڵڵا چۆن دڵی ئێمەتان خۆش کرد خوای گەورە ئاوا دڵتان خۆش بکە لە هەردوو دنیا
ئێمە خانۆمان هەیکەل بوو دەورەی 2 مانگ بوو جێمان هێشت دەر سەقفەکەمان کرد و ئیتر جێمان هێشت هیچ نەبوو پارە نەبوو پێ تەواوکەین ئەنجا کەس نەبوو قەرزی لێکەین کەس نەبوو بەهانای بۆ بەرین ئیتر قەرزیشەکەی بەچی ئەیەیتەوە هیچ نەبوو یعنی ئیتر وسمان دەستی لێ هەڵەگرین دوایی خێرخوازی هاوتی بەرنامەی بەخشین بەشکم ئینشەڵا لاتان لێکەنەوە خوای گەورە لایەن لێکاتەوە زۆر بەڕاستی ئاسوودەیان کردوین زۆر دەستیان خۆش بێ تەواویان کرد لە ماوەی مانگ و نیویەکا بۆمان بە هەموو شتێکەوە بە ژیانێکی خۆشەوە دەستخۆشیتان لێکەین. ئێمە خانۆکەیان بۆ تەواو کردین هەیکەلێک بوو یعنی زۆری تێچوو لە خەیاڵی ئێمەیان نەبوو لە عەقڵمانە نەبوو بۆمان تەواو کرێ هەموو شتێکیان بۆ کردوین بیریان بۆڵکەندین ڕەنگی جوانیان کردووە هەموو پێداویستێکی ناوماڵ کە هەموو شتێکمان بۆ تەواو کرا لە هەمووی خۆشتر دەستیان خۆشێ مژدەیان پێیان کە موچەیەکیان بڕیۆتەوە بۆ مناڵەکانمان دەستیان خۆش بێ دەستخۆشیان لێکەین بە زیاد بێت سەدە بنیان بۆ چێتەوە شوێنی خۆی بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی یەخوا بەستان نەبڕێ ئێوەی پشتی کامێرا دەستان خۆش بێ یاخوا بەشی ئێوەش نەبڕێ بەرنامەکەتان بەرقەرار بێ یاخوا دەستخۆشیتان لێکەین زۆر بە خێراتنتانەکەین لەشتان ساغ بێ بەستان نەبڕێ یەخوا خوای گەورە پاداشتان باتەوە لە هەردوو دنیا هەر چۆن خۆتان دڵتان تەمەنایەکات. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە لە نووسینگەی بەخشین پاژەوەی ئەم ماڵە لە پێنجوێن هاتن داوایان لێکردین کە هاوکاریان بکەین لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە کە هەیکەلێکیان هەبوو بۆ تەواوکردنی هەیکەلەکەیان ئێمەش پاژەوەی کە دەستگای بەخشینمان لێ ئاگادار کردو سوپاسیانەکەن کە ئەوانیش خێرا هاتن بەدەم داواکەمان و فۆرمان بۆ پڕکردن و تەسلیمان کردن بەرنامەی یەکەمیان بۆ کرا و لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاریکی باش کران
بۆ ئەوەی کە خانۆکان بۆ تەواو بێ لە ماوەی مانگ و نیوێکە خانۆکان تەواو بوو کە بە هەموو پێداویستیەکانی ناوماڵ و دیکۆری ناو و دەرەوەی خانۆکە لەگەڵ هەڵکەندنی بیرێکە بۆ ئەو ماڵە کە هەمووی تەواو بووە الحەمدولیلا لە ماوەی مانگ و نیوێکە ئێمە وەک نووسنگەی بەخشینی پێنجوێن زۆر سوپاسی ستافی بەرنامەی بەخشینەکەین پاشان زۆر سوپاسی خێرخوازانەکەین لە ناو و دەرەوەی وڵات کە توانیان لە زووترین کاتە هاوکاریەکانیان بگەێنن بەدەستمان و ئێمەش توانیمان خانۆکەیان بۆ تەواو بکەین و لەو نەهامەتی و نەڕەحەتیانەی کە هەیان بوو پێشتر لە ماڵ و ماڵکردن و لە فەقیری و لەوەی کە ژیانێکی خۆشیان نەبوو نانەتوانی بە ئیسراحەت بژین لە چاوەڕوانیەوە بن خەڵکێکی خێرخواز هاوکاریان بکات بەڵام ئەلحەمدولیلا بەرنامەی بەخشین لە ڕێگای خێرخوازان و توانی هەموو پێداویستەکانیان بۆ دابین بکات و بۆ تەواو بکات و بیان کاتە خاوەنی ماڵی خۆی کە جێگای دڵخۆشی هەموو لایەکمانە و حەزەکەم لێرەوە زۆر سوپاسی خێرخوازان بکەین لە ناو و لە دەرەوەی وڵات کە هاوکارێکی باش بوو بۆ تەواوکردنی ئەم خانووە بە تایبەتی خێرخوازێک کە لە دەرەوەی وڵات توانی بە بڕێکی باش هاوکاریمان بکات بۆ تەواوکردنی خانووەکە ئێمەش دوکانمان بۆ کردوون و هەموو پێداویستەکانی ناوماڵمان بۆ تەواوکردوون لە ناو هەموو خێرخوازەکانیشا ئێمە وەک نووسنگەی بەخشینی پێنجوێن زۆر سوپاسی هەموو ئەو وەستا و ئەو خێرخوازانە ئەکەین کە ئەوەی وەکو کرێکارێک وەکو وەستایەک توانیوێتی هاوکاریمان بکات لە شکاندنی سعری پێداویستیەکانی ناوماڵەکە هەر لە دەرگا و پەنجەرەوە هەتا وکنێبیر هەتا گەچکار هەتا لەبەغ هەموو پێداویستیەکانی تر کە وەستاکان کردویانە توانیویانە هاوکارمان بن هەیان بۆ هەر خێری نەسەندوە هەیشیان بۆ خێری سندۆ بەڵام خێریکی کەم هاوکارێکی زۆر باشمان بوون سوپاسیانەکەین لێرەوە دەستخۆشیان لێکەن خی گەورە پاداشتی خێریان باتۆ جێگای دڵخۆشی ئێمە و خی گەورە نموێنان زیاد بکات. زۆر جار ئێوەی خێرخواز و بەخشندە کاتێک ئەبەخشن ڕەنگە لای خۆتانەوە بیر لەوە بکەنەوە ئەو بڕەپارێکی ئەی بەخشن کەم بێ یاخود ئەو هاوکاریان کە دەگەینە دەستی هەشاران و نەداران مای دڵخۆشی نەبێت بەڵام کاتێک ئەبەخشن لە ڕێگای دەستگای بەخشینەوە بەخشینیش بەم ئەندازەیە کۆی ئەکاتەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەبێت بە هەدیەک بۆ ماڵی بێباوک و هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان. ئێوە بیرتانە تەنها مانگێک و نیوبەر لە ئیستا سەردانی شاری پێنجوێنمان کرد بووینە میوانی ئەم ماڵە بەڕێزا سێ منداڵی چاوگەشی بێنازی بێباوک دایکیان شەوڕۆژ لە هەوڵی ئەوەدا بوو بتوانێت خانوویەک دابین بکات و ژیانی منداڵەکانی بەرێتە سەر بەڵام هەر ئەو هاوکاریان نەبوو کە ئێوەی خێرخواز و بەخشندا توانیتان لە ڕێگای بەخشینەوە بۆیان بکەن بەم خانووە و ئەو هەیکەلێکەوە چەند مانگێک بۆ گیانی هێشتبوونیان ئەتوانی تەواوی بکەن هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئێوە لە ڕێگای بەخشینەوە بۆی کردن بەم خانووە خۆشە و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ و تەنانەت موچەی ماگانەشیان کاتێک ئەبەخشن بیر لەوە بکەنەوە دڵی منداڵانی بێنازی بێباو خۆش دەکەن بیر لەوە بکەنەوە هەژاران دڵخۆشەکەن بیر لەوە بکەنەوە ژیانی ناهەمواری ئەو کەسانە ئەگۆڕن کە شەو ڕۆژ بەڕێ ئەکەن بە فرمێسک و گریان و ناڕەحەتی و ناخۆشی چەند خۆشە کاتێک دەست ئەبێت لە هاوکاری و کۆمەچی ماڵێکی ئەوها کە تا دوێنێ شەو ڕۆژیان بەڕێ ئەکەن لە خانوویەکی گڵی ناخۆشدا پڕ لە مەترسی بەڵام سوپاس بۆ خی پەروەردیگار کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دەگاتە شوێنی خۆی بەم چەشنە لە ماوەی مانگ و نیوەکدا هەموو ئازار و ناڕەحەتی و ناخۆشی و ناسۆرەکانیان ئەبێ بە خۆشی و خەندە بۆی ئێمە لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەین کە هاوکاریان کردین لە تەواوکردنی ئەم هەیکەلە و تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان باشی ئەزانی سوپاسی ئەو خێرخوازە بکەین کە لە دەروی وڵات زۆرترین هاوکاری کۆمەچی ئەم ماڵە کرد و لەگەڵ بەڕێز شێخ لاهور شێخ جەنگی کە ویژەیەک بوو لە هاوکارانمان بۆ تەواوکردنی ئەم هەیکەلە سوپاس بۆ تەواوی هاوکارانمان سوپاس بۆ نووسنگەکانی بەخشین
سوپاس بۆ کاک مەلا جەمیل کە هاوکارێکی باشمان بۆ دروستکردن و تەواوکردنی ئەم هەیکەلە. لێرەوە چاوەڕوانی هاوکاری زیاتر لە ئێواکەین. بەهۆی ئەم قەیرانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران زیاتر هاوکاریان پێویستە. زۆرترین هاوکاری کۆمەکی لەمڕۆدا باشترین دیارە بۆ هەژاران و نەداران لەسەر جەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستانەوە. ئێمە لە بەخشینەوە بەم چەشنە هەژاران و نەداران بەسەر دەکەینەوە. شار بە شار و دێ بەدێ ئەگەڕین بۆ ئەوەی بیان دۆزینەوە و لە ڕێگەی ئەم شاشەوە بە ئێوەی بناسێن و ئێوەی ئازیز و خێرخواز و بەخشندا بەم چەشنە دڵیان خۆش بکەن و ناهەمواری و ناخۆشی و ناڕەحەتەکانیان کۆتایی پێبێنن. تا بەرنامەیەکتر و تا جارێکتر ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ دڵخۆشکردنی ماڵێکی تر بەخوای پەروەردگارتان ئەسپێرن کە سپاردە بەزایە نادا. وسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.